زۆر مەتر زارە بڕوا بکە زۆر مەترسی دارێت لە مادەی لە نەفس لە مادە کیمیای پێکاتیە ئەو ڕوتیتان کە چالاکیەکانتان چی بوو؟ چاجەکەمان دابشکردنی کیس بەسەر پڕنیەکان ژمارەیان چەند بوو؟ زیاتر لە هەزارە بەسەڵام ئەوڕۆ هەر 250 دابش دەکەن لە بۆ ڕۆژەکان بەردەوام دەکەن. باشە چەند ڕۆژ دەخایەنێ چالاکە؟ بەخۆی بەبەردەوامە هەر دەمە کیسی پیا بکەین ئەمە دابش دەکەین. باشە لە ڕابردوودا بڕیار هەبوو بۆ کیسی کاغەز ئەمە چی لاتەوە؟ نەبووی کاغەز زۆر گران ڕادەوەستا تا حدەکراوەسە ئینشاڵڵا کارگەکان زیاد دەبن و حکومەتیش لەسەوەی دەکە کارگەی زەرفی قاقەز زیاد بکە لە کوردستان. ئەوەی ئێستا قوماشە؟ بەڵێ قوماش. دەدەنە فرنەکان بەسەر خەڵک تەوزیع بکەن خەڵکی دابش بکەن هەتا خەڵک ینی فێربی بەوەی کە زەرفی لایلۆن زۆر زیانی هەیە زەرفی ئەو قوماشە چەند جارێک بەکاردێتەوەی زیانێکی تەندروستیژی گەی نیە. زیانی زەرفی لایلۆن ئەوەندە مەترسیدارەکە خەڵک دوور زۆر مەتر زارە بڕوا بکە زۆر مەترسی دارێت لە مادەی لە نەفس لە مادە کیمیای پێکاتیە. ئەو گەرمانی یەکدی دەگرن ئینسانی زۆر خراپە بەڵام هەست پێ ناکەینەوە تەنها دووکەڵەکی ببینین دەرێن وڵی ئەوە خراپە بلۆ سەرەتا نازانێ زۆر لۆی خراترە ئەو لایلۆدا. لە قۆناغی یەکەم چەند فڕنی دەگرێتەوە؟ لە قۆناغی ئەمە 10,000مان دابش کردیە 200 فڕنی ئێستا شەد دەمەک فڕنی کیسەکانمان پیا کرد دەچین دابش دەکەین نادەن. ئەنی بەس بەردەوامە دەچینە تا دەچینە قەزاکان ئینشاءڵڵا قەزا و نەحیەکانیش. بەخوایەوە ئەو کیسانە زۆر شتە چاکە لە لایلۆنەکە باشترە لەبەرەوەی لایلۆنەکە لە ڕووی تەندروستی لە ڕووی ژینگەوە باش نییە. ئەو کیسەیە وەچی سەرنانی قەدیمە شتێکی زۆر چاکە نانەکە لە ناوی تێک ناستن هەر کەسێکەکە کیسەچێ لەو ئەوانە بباتن دەتوانین لە خۆی ڕۆژانە بەکاری بینیتن. خاوێنترە و نانەکەش لە ناوی جوانتر دەمینێتەوە لە ڕووی تەندروستیشەوە زۆر شتێکی چاکە. چالاکی ئەو ڕۆمان دووبارە دابشکردنی کیسە ژینگە دۆستەکانێکە کیسی پەڕۆنە ئەو کیسان کە مادەی نایلۆنیان تێدا نییە لەبەرەوەی مادەی نایلۆن کاتێکەوە بابەتێکی گەرمی دەخرێتە ناو بەشێک لەو نایلۆنە دەتوێتەوە و دەلچێت بەڕووی ئەو خۆراکەی وەنمونە سەمونە یاخود هەر شتێکی دیکەی گەرمە کە دەخرێتە ناوی ئەو هەڵمەتە لەبەرەوەی کاتێکە بەکاری دەینی ینی کەمتر نایلۆن بەکاردەینی زبڵ و پاشماوەکان کەمتر دەبنەوە و هەروەها لە ڕووی تەندروستیشەوە بە دەرەجەیەک کە ئەو مایکرۆپلاستیکە ناڕواتە ناو جستەوە بە خۆراکانمانەوە نالچێت. سوودی تەندروستی جگار زۆرە؟ بەڵێ بێگومان واتە دەتوانین بڵێن لە زیان دەمان پارێزی نەک سوودی زۆرە چونکە پێشتر خەڵک سەرنانی بەکارهێنایە ینی بەبیرمەکە گچکە بووم لە ڕۆیشتینە فڕنەکان سەرنانەچیان دەداینی بە باوەش دەمان برد نانەکەمان تێ دەکرد و دەمان هێناوە لە زیانەکانی پلاستیک بە دوور دەبووین نەک بڵێم سوودەکەبی لە ناو پەڕۆ.